دۆخی عێراق ڕۆژ بە ڕۆژ گلۆرتر دەبێتەوە، ڕۆژ بە ڕۆژی خراپتر دەبێت. پێش ماوەیەک کازمی هەڕەشەی دەست لە کارکێشانەوەی کرد. ئەمڕۆژ هەلبووسی سەرۆکی پەرلەمان دەست لە کارکێشانەوەی پێشکەشی پەرلەمان کرد و بڕیارە ڕۆژی چوارشەممە دەنگی لەسەر بدرێت. کەواتە هیچ شتێک لە عێراقدا ماوە ئایا ئیتر دەوڵەت ئاوە دەبرێ بەڕێوە یاخود بەرەو داڕمانی یەکجاری دەڕوە. ئەمانە و کۆمەڵێ پرسیتر ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر دەکەین، پرسی زیاتری لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کەرەم خەزعەلی سەرکردە لە ڕەوتی حیکمەی نیشتیمانی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز خەزعەلی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. خوێندنەوەتان بۆ دەست لە کارکێشانەوەی هەلبووسی چییە؟ ئایا ئەمە کۆتایی ئەم خولەی پەرلەمانە و تەواو پەرلەمانیش نەما؟ بسم الله الرحمن الرحیم. بەڵێ بناوی خۆی بەشنی میتەوان سلااو ڕێز بۆ ئێوە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان و تەواو بینەرانی بەڕێز بێگومان بە دڵنیاییەوە ئێستا ئەمە ئەگەر ئەمڕۆ قسە لەسەر واقعی ئەو بریارەی محەممەد هەلبووسی بکەین کە پێشکەشی کردووە بەڕێز هەلبووسی تا ئەم ساتە ئەمە تەنها شتێکی ئەوتۆ نییە وەڵکو پێویستە لە نێو پەرلەماندا پەسەند بکرێت ئەو کاتە دەبێتە دەستگە لە کارکێشانەوە. ئەمە تەنها قسێ تا ئێستا بابەتێکی دیکە بابەتی دەستەکارکێشانەوە لە نێو پەرلەمانی عێراقدا دەبێت پەرلەمانتاران دەنگی لەسەر بدەن. ئەمڕۆ برایانی پەرلەمانتاران نانەوێت کەوا بەڕێز هەلبووسی دەستەکار بکەشێتەوە، بۆیە ڕەنگە ئەم بابەتە دڵنیایی نەدرێت ئەم دەستەکارکێشانەوە بەدی نەهێت لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممەی پەرلەماندا. ڕەنگە ئەم بابەتە بەدینێت کە جێگری سەرۆکی یەکەمی پەرلەمان هەڵدەبژێرێت. ئەگەر هاتوو برایان لە نێوماڵی کوردیدا ڕێککەوتن لەسەر کاندیدەکەیان بۆ پۆستی خۆیان شایستەی خۆیان کە پۆستی سەرۆک کۆمارە کە پشکی پێکاتی کووردە سەرۆکاتی کۆمار، ئەمە لە نێو کارنامەی دانیشتەکەش دەبێت ئەگەر هاتۆ ڕێککەوتنێ. بەڵام تا ئێستا برایانی کورد کاندیدی سەرۆک کۆماریان یەکلان نەکردوتەوە. بێگومان تا ئەوەی کە لەم کۆبوونەوەدا ڕوودەدا بریتە لە هەڵبژاردننی جێگیری یەکەم بۆ زۆر باش سەرۆکی پەرلەمان. زۆر چاکە. بەڕێز خەزعەلی بۆ خۆ دەزانی هیچ وەختێک کورد کێشە نەبووە بۆ مەسەلەی هەڵبژاردن و پێکەنانی حکوومەتی عێراقی، بەڵام ئەوەی هەیە ئەوەیە کە ئەمڕۆژ هەلبووسی دەڵێ من ناچمە بەرەیەکەوە کە چوارچێوەی هەماهەنگی هەڵی ببژێرێت و حکوومەتی پشتێنەدا بمەزرێنن. ئەی بۆ مەسلەی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمان چیەکەن؟ خۆ ئەوە لە پشکی تەیاری سەدری بوو، کەواتە مەسەلەکە کورد نییە، مەسەلەکە خودی نێوماڵی شیعەیە. لە ئەنجامدا لایەنە سیاسەکان و کوتلە سیاسیەکان دەبێت کۆشەکانیان چڕ بکەنەوە بۆ ئەوەی کەوا کێشەکە زمینێکە خۆش بکەن و لایەنەکان لەکتری نزیک بکەنەوە بۆ ئەوەی کەوا ئەم تەنگژێ تێپەڕێنن، چونکە ئەم تەنگژێکی ناوخۆیە دەبێت چارەسەرەکان ناوخۆی بن. ئێمە نامەنەوێت کە دەستوەدانێکی دەرەکی لە پرۆسەی سیاسی عێراقیدا هەبێت بۆ ئەوەی کەوا چارەسەرێک بۆم تەنگژێ بدۆزرێتەوە. ێڕای ئەمڕۆ ناکۆچیەکە و ناکۆچەکان لە بۆچوونەکان لە نێو ماڵی شیعەدایە. بگومان ئەگەر هاتو ئێمە تۆزێک بگەڕینەوە دواوە لە هەمان کاتدا هەموو ماڵە سیاسەکانی عێراق کێشەی و کەلێن و دەزوو کەلێنی تێدا هەبووە، ناکۆچی ناوخۆی تێدا بووە لە ماڵی سونیە ماڵی کوردی ئەوانش ناکۆچیان تێدا هەبووە، ماڵی شیعەش بە هەمان شێوە. ئەمە ناکۆچی لە بۆچوونەکان دێ، ئەمە شتێکی ڕاستە، ئەمە شتێک نییە کە بڵێن تۆمار بکرێت. بەڵام کاتێکەوە یەک نزیکردنەوە هەیە لە نێوان لە نێو خۆدا کە برانی کورد بۆ نمونە ڕەنگە ئەم ڕۆڵە بجێرن لە هەمان کاتدا برانی سیادا لە هەمان کاتەکە ئەو ڕۆڵی نێوەنگیری بجێرن. ئەمە وێڕای ئەمانە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوشدا بێگومان قسە لەسەرچی بکرێت لەسەر لەدایکبوونی هاوپەیمانێکی نوێ بە ناوی ئیدارەی دەوڵە. ئەم ئێتلافە ئەم هاوپەیمانێتیە لە پێکەتەکانی چوارچێوەی هەماهەنگە برایانی کورد لە هەردوو پارتەکەدا
الاتحاد و پارتی و یەکێتیش تێدا بەشدار دەبن وێڕایی هاوپەیمانی سیادەیە ئەویش و بابلیونش لە هەمان کادا ئەوانیش بەشدار دەبن ئەم هاوپەیمانەتیەکە بۆ ئیدارەدانی دەوڵەتدا ئەمە هاوپەیمانێکی نییە بۆ هەڵبژاردن لە هەمان کاتدا بۆیە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم هاوپەیمانەتیە ئەنجامی لێ بکەوێتەوە ئەنجامی ئەرێنی لێ بکەوێتەوە بۆ هەڵبژاردننی کاندیدی سەرۆک کۆمار و یەکلاکردنەوەی و پێکێنانی حکوومەت لە هەمان کاتدا تاوەکو ئەم ساتە کە ئێمە قسە لەسەر دەکەین برایانی چوارچێوەی هەمانجی پێداگری لەسەرکانی دەکات محەممەد شیع سوودانی بۆ ئێستا ئەمەی قسە لەسەر دەکەێت کە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامێکی ئەرێنی زیاتر هەبێت زۆر باشە بەڕێز خەز عەلی سەرکردەیەکی شیعە لە چوارچێوەی هەمانجیە دەڵێت ئەستەمە مەحاڵە چوارچێوەی هەمانجی بتوانێت حکوومەت پێک بهێنێت قسەتان لەسەر ئەمە چییە؟ يعني بالتالي انا احترم بەڵێ ئێمە ڕێز لە هەموو بۆچوونەکان دەگرین ڕێز لە هەمووان دەگرین کە دەگوترێت بەڵام ئێمە کە قسە لەسەر ژمارەکان دەکەین قسە لەسەر پێدراوەکان دەکەین لە هەمان کاتدا واقع شتێکی دیکەیە واقعەکە ئەوەیە چوارچێوەی هەمانجی لەگەڵ هاوپەیمانەکانی دەتوانێت کەوا حکوومەتی داهاتوو پێک بهێنێت بەڵام ئێمە ئەمڕۆ بە واقعی قسە دەکەین چوارچێوەی هەمانجی نانەوێت کەوا حکوومەت بەبێ هاوبەشە سەرەکیەکەی لە نیشتیماندا لە مەزهەبدا پێکاتە سەرەکیەکە لە برانی ڕەوتی سەدەر پێک بهێنێت دەستی چوارچێوەی هەمانجی و دەرگای چوارچێوەی هەمانجی کراوەیە بۆ ئەوەی کە ڕەوتی سەدەریش بەشداری لە پێکەنانی حکوومەتدا بکات و جارێککە بگەڕێنەوە نێو پرۆسەی پێکەنانی حکوومەتدا ئەمڕۆ برانی ڕەوتی سەدەر ڕاستە ئەمڕۆ لە دەرەوەی پەرلەماندان بەڵام ئەمە ئەومانە ناگەێنێت کاوا لە دەرەوەی پرۆسی سیاسیدان چونکە ئەوان لە هەمان کاتدا ڕۆڵیان لە پرۆسی سیاسی هەیە و هەروەکو گوتم لە سەرەتای قسەکەرمدا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەنجامێکی ئەرێنی دەبێت بۆ دۆخی سیاسی عێراق بەو شێوەی کەوا هەموو لایەنەکان ڕازی بکات لە پرسی پێکەنانی حکوومەتدا کە ئەمە شتێکە ئەمە بەڕاستی ورد نییە کە بڵێن پێک ناهێنرێت زۆر باشە بەڕێز خەز عەلی ئێوە دەڵێن بزوتنەوە یاخود ڕەوتی سەدر ڕۆڵی دیار و کاریگەری هەیە لە پێکەنانی حکوومەتدا و دەبێ بەشدار بێت ئەی باشە چوارچێوەی هەماهەنگی هەر لە سەرەتاوە پاشەوەی لە هەڵبژاردن دۆڕان بۆ ڕێیان نەدا ڕەوتی سەدر حکوومەت پێک بێنێ ئێستا بۆ بەشداری پێ دەکەن سيدي الكريم بەڕێز سیکە من دەڵێم ئەگەر چوارچێوەی هەمانجی حکوومەت پێک بهێنێ بە تەنیا دوور لە برانی ڕەوتی سەدەر ئەو دەتوانێت ئەمە دەتوانێت بەڵام ئەو دەکۆڵێتەوە دەیەوێت کەوا ئەم کێشانە چارەسەر بکات کە هەن چارەسەری کۆتایی و ڕیشەیی هەبێت بۆ ئەم تنگژەیە بۆیە ئەو دەستی خۆی درێژ دەکات بۆ برایانی ڕەوتی سەدەر بۆ ئەوەی کە جارێک کە بگەڕێنەوە پرۆسی سیاسی و بەشدار بن لە پێکەنانی حکوومەتی عێراقدا ئێمە هەمیشە قسە لەسەر چی دەکەین قسە لەسەر ئەوە دەکەین کە دەمانەوێت حکوومەتێکی هاوبەشە بێت نەک حکوومەتێکی بەشداریکردن حکوومەتی بەشداریکردن بەڕاستی پۆستەکان لەنێو خۆیاندا دابەش دەکەن لە ژێرناوی ئەستەقاقدا بەڵام ئێمە ئەمڕۆ دەمانەوێت هەمویان بەشدار بن هاوبەش بن لە پێکەنانی حکوومەتدا بۆ ئەوەی کەوا ئێمە چەند هەنگاوێک بچینە پێشەوە با ئێمە ڕێکەوەی لەسەر ئەوەی کەوا مانەوەی حکوومەتە و درێژە پێدانی حکوومەت مەرزدارە بە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە خەڵک بۆ جەماوەر بۆ گەلی عێراقی بۆیە ئەمە ئەمڕۆ داراییەکی زۆر هەیە سەقامگیریی ئەمنی ڕێژەی هەیە بۆیە ئەم کاروبارانە هەمویان بەیەکەوە دەکرێت ئێمە بڵێن حکوومەتێکی خزمەتگوزاری پێک بهێنرێ کە خزمەتی هەوڵاتیان بکات با بڵێن ئەگەر هاتو ئەم حکوومەتە ئینتیقالی بێت ڕاگوزەر بێت کاتی بێت یان حکوومەتێکی بە دەسەڵاتێکی ڕەها بێت یان دەسەڵاتێکی کەوتوبەندکراو بێت ئەگەر هاتو ئێمە بەو ئاڕاستەیە بڕۆین دەبێت پێویستە ئەم دەستکەوتە پرۆژەکە
پرۆژەکان ئەو پرۆژانی کە کەڵەکە بوون بەدی بهێنرێن و لە هەمان کاتدا ئەو کێشانەش چارەسەر بکەن کە هەمویان لەسەری ڕێککەوتون کە چارەسەر بکرێت لەوانە هەڵبژاردنەوەی پەرلەمان گۆڕینی یاسای هەڵبژاردن گۆڕینی کۆمیسیۆنی هەڵبژاردن لە هەمان کاتە ئەو کاتە دواتر وادەیەک دادەنرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە هەمان کاتدا جگە لەمانە ئەمە بابەتەکە مەرزارە لەلایەن چوارچێ هەمەجوو لەلایەن ڕەوتی سەدریشەوە ئەویش ئەوەیە بابەتی هەڵبژاردنەوەی پەرلەمان ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە جارێکی دیکە و دەستنیشانکردنی وادەیەک بۆ ئەم هەڵبژاردنە کە لە ماوەی کەمتر لە 6 مانگدا دابێت و دووترینیشان لە ماوەی ساڵێکدا بێت ئەمە ڕێککەوتنی لەسەر کراوە پێشوەختە دەبێت ئێمە بەم بابەتە بەرەو پێشەوە بڕۆی بە ئاراستەی پێکێنانی حکوومەت هەنگاو بنێت بە ڕەزامەندی تەواوی برایان بە بەشداری ئەمان ئەمە چی دەمێنێتەوە ئەوەی کە دەمێنێتەوە بۆ ڕۆژانی داهاتوو بزانین چی دەدات زۆر باشە بەڕێز خەزعەلی گەرنتی چییە ئەگەر حکوومەتێک دروست کرا گەرنتی چییە دەتوانێت کێشەکانی عێراق چارەسەر بکات بۆ خۆ دەزانی کێشەی عێراق یەکجار زۆرە کێشەی نێوان شیعە و سونە کێشەی بەغدا لەگەڵ هەرێم کێشەی نەبوونی خزمەتگوزاری دارایی حتا دوایی کێشەی میلیشیا چەکدارەکان گەرنتی چییە ئەم حکوومەتە بتوانێت ئەوانە چارەسەر بکات ئەمڕۆ کارنامەی هەڵبژاردن کە قسەی بەڕێز محەممەد شیع سوودانی باسی کرد لە نێو لاپەڕەکانیدا ژمارەیەک بابەتی داناوە کە پێویستە پێشکەش بکرێن لە حکوومەتی داهاتوودا ئەگەر هاتوو حکوومەتی کازمی کۆتایی هات ئەم کاروبارانی کە قسەی لەسەر دەکەین کە بەڕێز محەممەد شیع سوودانی قسەی لەسەر دەکات ئەمە لێ پێچینەوەی لە کەم تەرخەمان لە وەزیرەکان کە ڕەنگە وەزیرەکان بگۆدرێن کە محەممەد شیع سوودانی لێ رازی نییە ڕەنگە و کەسێکی دیکار ڕابسپێرێت لە پۆستە وەزارێکەوە ئەو دەشێت دەتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پێچینەوە لە وەزیرەکان کات و بە وەزیرێکی دیکە بیگۆڕێت کە ئەو هەڵی بژێرێت وێ ڕای ئەوەی کەوە ئەم حکوومەتە پێویستە حکوومەتێکی خزمەتگوزاری بێت خزمەت پێشکەش بەگەل بکات ئەمە چارەسەر کێشەکان کێشە هەڵبژاردنەکان چارەسەر بکات تۆ باسی لە کێشەکانی هەولێر و بەغداد کرد بێ پێویستە ئەمەش لە بەرچاو بژیرێتکەوە ئەم بابەتەش چارەسەر بکرێت برایانی پێکهاتەی سونە لە پاڵپەیمانی سیادا ئەوانیش هەندێک تێبینی و داواکاریان هەیە کە زۆر قسەیان لەبارەوە کردووە برایانی دیکەش لە پارێزگەکانی باشوور ئەوانیش کێشەی خزمەتگوزاریان هەیە پرۆژەکان دواکەوتون کەڵەکە بوون تاوکو ئێستا بەدین هاتوون هەموو ئەمانە پێویستە بەڕەچاو بکرێن بە هەند وەربگیرێن تەواو بکرێن بە باشترین شێوە زۆر باشە زۆر بەڕێز کەرەم خەزعەلی سەرکردە لە ڕەوتی حکمەی نیشتیمانی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووین سپاس بۆ ئێوە شەوتان باش